هەر کات ڕەشەبا هەڵکات دڕاوی و خراپی بەشێک لە ئاڵاکانی کوردستان لەسەر بینای فەرمانگە حکوومیەکانی ئەم هەرێمە زیاتر دەردەکەوێت. لە هەندێک فەرمانگەش ڕەوشی ئاڵاکانی عێراق لە ئاڵاکانی کوردستان باشترە. لە هەڵەبجا بەشێک لە دام و دەستگا حکوومیەکان هیچ ئاڵایەکی کوردستان و عێراقیان تێدا هەڵ نەکراوە. هەندێک فەرمانگەش ئاڵاکانیان ئاوای لێ هاتووە. مۆنومێنتی هەڵەبجا کە وەک ڕەمزێک بۆ شەهیدانی ئەم شارە دروستکراوە پێویستی بە 30 ئاڵای کوردستان هەیە، بەڵام لەبەر بێبوجەیی ناتوانن ئاڵای کوردستانی تێدا هەڵ بکەن. سمبولی نەتەوەییە بەچێ دام و دەستگاکان جیاکردنەوە لە بینە و باڵەخانەکان. ینی ئاڵا زەرورە و پێویستە هەبێت، بەڵێ پێویستە بەڵام بەداخەوە بوجەکارێکی کردووە لە بەشە لە دام و دەستگاکان نابینین هەڵ نەکراوە. بەلانی کەمەوە هەر جارێک کەسیانەکە زیاد لە ملیۆنی نوێکی پێویستە، بەڵام بەداخەوە نەبوونی بودجە کارێکی کردووە کە لە ئێستا نەتوانین ئاڵاکان بگۆڕین. چاکی و خراپی قوماش و سەرما و گەرمای وەرزەکانی ساڵ دەستگاکانی حکوومەتی هەرێم ناچار دەکات لە ساڵێکدا 3 تا 4 جار ئاڵای هەڵکراوی سەر بیناکانیان بگۆڕن. ئەویش هەر تەنها ئاڵای کوردستان نییە، بەڵکو دەبێت بودجەیەکی تایبەتیش تەرخان بکەن بۆ کڕینی ئاڵای عێراق، شانبەشانی ئاڵاکانی کوردستان. یەک مەسلەی کڕینی ئاڵاوە بزانم بودجەیەکی زۆرەوەی تێناچێت کە ئەگەر مدیری دایرەیەک خۆی بیکڕێت و ئەگەر گەرم مدیری دایرەش خۆی نتوانێت بیکڕێت، منەوە لە ڕێگەی و کەناڵی جەنەبتەنەوە بە هەموو مدیری ئەو بەرپرسە دایریانە ئەڵێم هەر دایرەیەک ناتوانێت ئاڵایەک بۆ فەرمانگەکەی خۆی بکرێت وعد بێ سەردانی من کام خۆم بۆی چارەسەرەکەم یا خۆم بۆی کڕم یا خۆم بۆی چارەسەرەکەم. زۆر جار لە کاتی سەردانیکردنی بەرپرسە باڵاکانی ئەم هەرێما بۆ وڵاتانی جیهان و تەنانەت ئەو وڵاتانەشی کە دۆستی کوردن ئەم ئاڵای نەتەوە بێدەوڵەتە زۆر بەکەمی هەڵکراوە. هەندێک جاریش بۆ تەمایینی گەرانی ئەو بەرپرسانە و تەنانەت بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کوردیش. تۆ بڵێ قەیرانی دارایی وامان لێ بکات پارەی ئەوەمان پێ نەبێت ئاڵایەکی کوردستان بکڕین. وریا حەمەکەریم MRT هەڵەبجە.